دادگەری کە لە شێوە و چەمکی جیاوازدا لە نێو کۆمەڵگەدا دەرەکەوێ لەلایەن دەسەڵاتی کوردیەوە بەردەوام پێشێل کراوە. هەر بۆیە سەرجەمکایە و پێگە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکانی هەرێم لە بەرژەوەندی چینێکی دەسەڵاتدار بەکارهێنراون و هاوڵاتیانی دیکەش پێگەی شاوی خۆیان پێنەدراوە. یەکێک لە ماناکانی دادپەروەری بوونی هاوسەنگێ لە کۆمەڵگەدا و دانانی کەسی شاوە لە شوێنی خۆیدا کە بە درێژایی دەسەڵاتی کوردی هیچ هاوسەنگیەک لە نێوان کۆمەڵگەدا نەبوو و چینێکی دەسەڵاتدار بەداهاتی ئەم هەرێمە بوون بە ملیاردێر و چینێکیش لە ژانێکی سەختی مەمرە و مەژیدا بووە لە کاتێکدا دەتوانرێ بەداهات و پارێم هەرێمە ژیانی شایستە و خۆشگوزەرانی بۆ هەموو هاوڵاتیان دابین بکرێ. ئەمە جگەلەوەی کەسانی ناشارەزا لە بەڕێوەبردن و سیاسەتدا کراون بە بەرپرس بەسەر خەڵکەوە و کەسانی شایستەش بەهۆی ئەوەی سەر بە دەسەڵات نەبوون پراوێز خراون. لەو جێگەیەشدا کە دادپەروەری بەمانی یەکسانی دێت لە نێوان مرۆڤەکان لە نمونەی یەکسانی لە بەردەم یاسادا دیسانەوە لە هەرێمی کوردستاندا پێشەل کراوە و یاسا سەروەر نەبووە. لە پاش ڕاپەڕینەوە دوو حیزبی دەسەڵاتداری هەرێم و بەرپرسانیان کە هەموو کایەکانی ئەم کۆمەڵگەیەیان کۆنتڕۆڵ کردووە دەستیان لە داگیرکردنی موڵکی گشتی و بەکارهێنانی دەسەڵات بۆ بەرژەوەندی کەسی و حیزبی و کوشتنی نووسەر و ڕۆژنامەنووس و هاوڵاتیانی ئەم هەرێمە نەپاراستووە کەچی هیچ دادگای یەک نییە لێپرسینەوەیان لەگەڵدا بکات. هەزاران دۆسەی گەندەڵی و داگیرکردنی موڵکی گشتی و تاوانەکانی بەرپرسانی ئەم هەرێمە لە دادگاکاندا کەڵەکە بوون و هیچ یاسا و دادوەرێک ئیرادە و بوێری یەکلاییکردنەوەیانی نییە. بەڵام بۆ هاوڵاتیان یاسایی یاسا بووە بە مۆتەکە و سەروەری خۆی تەنها بەسەر ئەواندا ئەسەپێنێ. هەرەوەش وای کردووە دادگاکانی هەرێم متمانەیەکی ئەوتۆیان لای هاوڵاتیان نەبێت و زۆرێک لە کێشەکان لە دەرەوەی دادگاکان هەوڵی چارەسەرکردنیان دراوە کاوەش کێشەی دیکە و پاشاگەردانی لە نێو کۆمەڵگەدا دروست کردووە. پاش 15 ساڵ لە ڕووخانی حیزبی باس و پێچێنانی عێراقێکی نوێ کە کورتەیدا پێکاتەیەکی سەرەکی بووە چەندین ساڵ لە سەدا حەڤدەی بوجێ عێراق دراوەتە دەسەڵاتدارانی هەرێم لەگەڵ بوونی داهاتێکی زۆری ناوخۆیی کەچی بەهۆی نەبوونی دادگەریەوە ئێستاش خەڵکی هەرێم لە بێموچەیی و نەبوونی خزمەتگوزاری داژین. چەمکی دادگەری یان دادپەروەری سەرچیترین ئامانجی ئاینی ئیسلامە لەسەر زەوی و کۆمەڵی ئیسلامیش وەک هێزێکی سیاسی ئیسلامی هەرێم بەردەوام جەخت لە چەسپاندنی دادپەروەری بۆ هێنانە ئارای ژیانێکی شایستا بۆ هاوڵاتیانەکاتەوە. هەمیشە سەرکردەکانی کۆمەڵە و ڕاستیان وە بیر خەڵک هێناوەتەوە کە پێویستە کەسانی دادگەر بکەنە بەرپرسی خۆیان. هەروەها هۆشداریشان داوەتە دەسەڵاتداران کە چیتر کۆتایی بەو نادادیە بهێنن کە چەندین ساڵە پەیڕەوی یەکەن و بەداهاتی هەرێم خۆیان پڕ و خەڵکیان قڕ کردووە. ئێستا کە دەرفەتێک بۆ گۆڕانکاری هاتۆتە پێش پێویستە لە هەڵبژاردندا هاوڵاتیانی هەرێم کەسانی شایستە و هێزی دادپەروەر بکەنە نوێنەری خۆیان تا هەرێمێکی بەهێز لە بەرامبەر بەغدا بنیاد بنرێنەوە و نوێنەرایەتێکی دادگەری لە بەغدا هەبێت وەک خوای گەورەش لە قورئاندا فەرمێ خدا حاڵی هیچ گەلێک ناگۆڕێت ئەگەر خۆیان گۆڕانکاری لە خۆیاندا نەکەن. دەمدەدەم بە سەوت چوار لیستی ڕاستی و دادگەری کاروانی سەفەری ڕێم